بەڕێزان بۆ گفتوگۆکردن لە سەرنجامی ڕێفراندۆمی باشووری کوردستان و هەروەها تێبین و سەرنجەکان لەسەر پرۆسەکە لە ئەستودەکانمان لە شاری سلێمانی میوانداری بەڕێز فاڕۆق عالی ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامیمان کردووە. مامۆستا فاڕۆق بەخێر بن. بەپێی داتاکانی کۆمیسیۆن ڕێژەی بەشداری لە ڕێفراندۆمەکەی دوێنێدا لە 1975 و ببرە لە 1972.16 بووە. ئەمە چی دەردەخات لە کاتێکدا پرسی ڕێفراندۆم پرسێکی نیشتیمانی و چاوەڕێ دەکرات لە سەروی نەوەت ئەم ڕێژەیە تۆمار بکرێت؟ بەناوی خۆی بەخشندەی میێرەبان، سڵاو ڕێزم بۆ بینەرانی بەڕێز، سوپاس بۆ ئێوە. دیارە پرسێکی گرنگی وەکو ڕێفراندۆم کە پێم وایە ماوەیەکی زۆرە قسە و باسی لێ دەکرێت بە تایبەتی لە هەرێمی کوردستان و لە دەستگاکانی ڕاگەیاندنەوە، ئەو کاتێک کە پرسی ڕێفراندۆم هاتە ئاراوە پێم وایە بارودۆخی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری هەرێمی کوردستان بارودۆخێکی ناجێگیر بوو و هەر ئەو بارودۆخە ناجێگیرە بوو وای کردبوو لە کۆمەڵی ئیسلامی و زوتنەوەی گۆڕان کە تێبینیان هەبێت لەسەر کات و وادەی ئەنجامدانی ڕێفراندۆمەکە. زۆر چاک. چونکە ئێمە پێمان وا بوو پرسێکی گرنگی وا کە ساڵەهای ساڵە هەرێم دانیشتوانی کورد و هاوڵاتیانی کورد قوربانی لە پێناوا دەدەن، خەبات دەکەن، کەم ماڵێک هەیە کە پشکی لەو قوربانی بەر نەکەوت بێ، پێویستی بەوە دەکرد کە زەمینەسازی باشی بۆ بکرێ. ئەو کێشە و گیر و گرفتانەی کە لە ناو هەرێمی کوردستانە وجودیان هەبوو دەبوو چارەسەر بکرێن، ئەو جا دەست بۆ پرسێکی گرنگی وەکو ڕێفراندۆم ببرێ. کەواتە دەتوانین بڵین ئەمەی کە ڕێژەیەکی زۆر بەرزی تۆمار نەکردو هۆکارەکەیەوە بۆ هەرەوەی کە کۆمەڵی ئیسلامی و بەشێک لە هێزەکان باسییان بە تەسەووری ئێمە بە لە بەرچاوگرتنی ئەو بارودۆخە نەئاساییەی کە هاوڵاتیانی هەرێمی کوردستانی تایە ئەنجامێکی باش هێناوە، لەگەڵ ئەوەی کە شێوازی بەڕێوەبردننی دەوڵەت و هاوڵاتیان لە ئەو پڕی نەهامەتی و خراپیا دەژین، بارودۆخی گوزەرانیان خراپە، شێوەی ژیانیان لە ئەو پڕی خراپایە، زەمینە سازی لەباری بۆ نەکراوە، لەگەڵ ئەوە هاوڵاتیان ئەو پەڕی کوردانە و نیشتمانیانە دەنگیان داوە و کێشەی گیر و گرفتەکانیان خستۆتە لا. بۆیە بە تەسەووری من هێشتا هاوڵاتیان ئەو هەموو ناڕەحاتیانیان کە ئێستا لە واقعی هەرێمی کوردستانەوە لە شێوازی ژیانی ئەوانە هەیە تا ئەندازەیەکی زۆر ئامادەی باشیانە بوو. یەکێک لە خاڵەکانی کۆمەڵی ئیسلامی لەگەڵ بزوتنەوەی گۆڕان بەر لە ڕێفراندۆم ئەو بووە کە باشکردنی ئێبژێوی ژیانی هاوڵاتیان. واتە ئەگەر ئەو خاڵە بەر لە ڕێفراندۆم جێبەجێ بکرا بە کاریگەری دەبوو لەسەر ڕێژەی دەنگدەران بۆ ئەم پرسە نیشتیمانیە گەورەیە. ئێمە وەکو ئەو دوولایەنە بە تایبەتی کۆمەڵی ئیسلامی کە من دەمێ قسە لەسەرەوە بکەم، چەند خاڵێکی گرنگ هەبووە پێمان وا بووە ئەو خاڵە گرنگانە دەبوو حسابیان لەسەر بکرایە. ئەگەر تەواوی ئەو خاڵانە حسابیان لەسەر بکرایە من پێم وایە ئەنجامێکی باشتری بەدەست دەهێنا کە لەوانە ئاشتی کۆمەڵایەتی بووە، کێشە و چارەسەرکردنی کێشە و گیر و گرفتە سیاسیەکان لە نێوانی حیزب لایەنە سیاسیەکانە، چاکردنی بژێوی خەڵقی، هەوڵدان بۆ زەمینەسازی لەبار لەگەڵ حکوومەتی ناوەندا لەگەڵ دەوڵەتانی دراوسێ، چونکە هەموو ئەمانە کاریگەریان هەبوو لەسەر دەرونی هاوڵاتیان، چونکە تۆ ناکرێت دەستبردن بۆ حاڵەتێکی وە لەگەڵ بەغدا تۆ لە ئەو پەڕی خراپی پەیوەندیەکان تاوی بەڵام بێ باز لەسەر بەخۆیی بکەیت ئەو ڕەدفعلی بۆ دەبێ وتانێ بۆ خۆت دەبینی لەوانەیە کاریگەری هەڕەشە و گوڕەشەکان لەسەر هاوڵاتیانی ناوچە جێناکۆکان کاریگەری هەبووە. ئەو بارودۆخە فەوزەویەی کە لە شەوی هەڵبژاردنەکانە بوو کۆبوونەوە دەبوو ئاخۆ دەکرێت ڕاپرسیەکە ناکرێت، دوا دەخرێت، دوا ناخرێت، ئەمانە هەموو کاریگەریان هەبوو تا ئەندازەیەک کە ئەم تێبینیانە لە سەرەتاوە کۆمەڵی ئیسلامی بەیانی کرد بوو کە ڕێفراندۆم پرسێکی گرنگە، پرسی سەربەخۆیی پرسێکی گرنگە، دەبێ بناغەکەی باش بۆ دروست بکرێت. ئێمە ساڵەهای ساڵە خەبات دەکەین، تۆ ئەگەر بتەوێت خانوێک بکەی ئەم خانوە بە ئەندازەی تەواوی تەمەنت تۆ بتوانانی ژیانی تیا بەسەربەری پێویست بەوە دەکا بناغێکی زۆر باشی بۆ مەحکەم بکەی. بەداخەوە بەبێ ئامادەکاری زۆر باش هاتن پرۆژەیەکیان ئەنجامدا، پرۆسەیەکیان ئەنجامدا، ئێستا خەریکە گلەی لە هاوڵاتیان دەکرێت لە کاتێکە ئەوان گویان بۆ دۆستەکانیان نەگرتووە بەوەی کە
پێویست بەوە دەکا زمینە سازی لەباری بۆ بکرێت. پێشتر باس لە کۆمەڵێک مەترسی جددی دەکرا لە ئەگەرەکانی ئەنجامدانی ڕێفراندۆمی هەرێمی کوردستان کە هەرێمی کوردستان کەوێتە ناو ئابڵوقەیەکی ئابووری بەهێزەوە لەلایەن دراوسێکانی و هەروەها کۆمەڵگەی نێودەوڵەتیش لەو کاتەدا لەگەڵ پرسی ڕێفراندۆمی هەرێمی کوردستاندا نەبوون. ئێستاش ئەم مەترسیانە لە ئارادا هەن؟ تەمەنا دەکەم ئەو مەترسیانە ڕێوی بنەوە. تەمەنا دەکەم تا ئەندازەیە کۆمەلگای نێودەوڵەتی واقعانە لە پرسی کورد بڕوانن. بەڵام ئەو کاردانەوانە دەکەوێتە سەرۆی لە ئایندا بەرپرسانی کورد چۆن تعامل لەگەڵ ئەم دەنگانە دەکەن کە دەنگدەرانی بەڵێ بە پرۆسەکەیان داوە. چۆن هەنگاوەکانی بنیادنانی دەوڵەت دەگرنە بەر ئاخۆ دیسرانەوە بە حساسیەتەوە لەگەڵ دراوسەکان و لەگەڵ حکوومەتی ناوەندیە کاری لەسەر دەکەن یان حساب بۆ دەرونی ئەوان دەکەن و زۆر کاک حاجی پرسێکی زۆر گرنگ ئێستا هاتوۆتە ئاراوە ئەوش ئەوەیە کە دەنگدەر هاوڵاتی تاکی کورد مەترسی ئەوەی هێجارێکی دیکە بەم دەنگانە مامەڵەیەکی تیجاری پێوە بکرێت لەلایەن ئەو بەرپرسانی کە لە ماوەی 26 ساڵی ڕابردووی حکومڕانیان حکومڕانیەکی جوان ئەدایەکی جوانیان لە حکومڕانی پێشکەش نەکردووە. خوێندنەوەی بەڕێستان چیە بۆ ئەمە مەترسی ئەوە هەیە جارێکی دیکە ئینتاجی مادی یاخود سیاسی لە بەغدا پێوەربژیرێت؟ دوو ڕۆژی ڕابردوو بە درێژایی کاتی بانگەشەکانی پرۆسێ ڕاپرسی بەرپرسانی کورد ئەو بەڵێنەیانداوە بە هاوڵاتیان کە دەنگدانتان بۆ بە دەوڵەتبوونی کوردستانە، دەنگدانتان بۆ سربەخۆییە. هاوڵاتیان بە ڕێژەی لە 172.16 ئیسیجابەیان هەبوو وەڵامی ئەم بانگەشەی بەرپرسانیاندایەوە بە بەڵێ. ئێستا تۆپەکە لە گۆڕەپانی بەرپرسانایە. داخۆ ئەم وعد و بەڵێنەی دایان بە هاوڵاتیان کە ئەوان بەرەو دەوڵەت و بەرەو سربەخۆیی دەبن وەفایان هەیە بۆن بەڵێنە یان جارێکی کە معاملە بە شێوەیەک لە شێوەکان ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی ناوەندیا دەکەن. بۆخوا نەخواستە ئەگەر وەفایان نەبێ بۆم بەڵێنە و ئەو وتانی کە لە بانگەشەکانە کردوێتیان لە شاشەی تەلەڤیزیۆنەکانەوە دراوە بە گوێی بینەر و بیسەرا پێوە پابند دەبنیاننا. ئەگەر پابند بوون ئەوە پێم وایە جارێکی کە متمانەی ئەوان بۆ ناو هەوڵاتیان دەگەڕێتەوە. ئەگەر پابندیش نەبوون ئەوە من پێم وایە 100 ساڵی کەمان پێویستە بۆ ئەوەی کە هاوڵاتیان متمانیان هەبێ بە حیزب و لایەنە سیاسیەکان بۆ ئەوەی جارێکی کە تاقییان کەنەوە لە پرۆسەیەکی لەو شێوازە. ئەدای سیاسی ئەوان لە بەغدا لە چەند ساڵی ڕابردوودا و بەشداریان لە ئەو حکوومەتە بەناو شەراکەتەی بەغدا ئەوەمان نیشان دەدات کە ئەوان جارێکی دیکە ڕازگۆ دەبن لەگەڵ ئەو دەنگانەی کە وەکو کارتێکی بەهێز وەک باز دەکرێت ئێستا لەمە دووە لە بەغدا بەکاری دەهێنن. با ئێمە هەموو جارێ نوێنەرەکانی خۆمان بە تاوانبار نەزانین چونکە بە سەراحەت ئەوانی کە لە بەغداد ئێمە و توێژیان لەگەڵاکەین بە جیاوازی مەزهەبیانەوە بە جیاوازی حیزبیانەوە کاتێک کە دێتە سەر پرسی نەتەوایەتی وەکو قەزەی کوردی مافەکانی کورد ئەوان یەکەڵوێستن تا ئەندازێکی زۆریش ئەوان بەداخەوە نیانە پێش دەتوانم بڵێم هەڵوێستی ئەوان لەگەڵ هەڵوێستی بەرپرسانی سەردەمی بەعس جیاوازیەکی ئەوتۆی نییە بەڵێ لێرەشەوە نوێنەرانی کورد بەداخەوە بەردەوام جۆرە دەموچاوێک دەنێرن کە نە لەوێ مەقبولە نە لێرە مەقبولە ئەوانە شوۆکارێکە کە بە ئەندازی ئەوەی کە نوێنەرانی کورد لەوێ بە دوای بەرژەوەندی شخصی و حیزبیا بوون ئەوە بە دوای بەرژەوەندی نیشتمانی و نەتەوەیەکانە نەبوون ئەو هۆکارێک بۆ بەوەی کە هەردوو لا بەردارن لەوەی کورد تا ئەندازەیەکی زۆر لەم ماوەی لە دوای ڕوخانی ڕژێم نەیتوانیوە بە دانوستان و گفتوگۆ و ئەو شەراکەتە نیشتمانی کە بڕیاری لەسەر درابوو بە ئامانجەکانی خۆی بکە. زۆر باشە کاک حاجیەوەی کە لە ڕێفراندۆمی دوێنێدا لە پرۆسی دەنگدان بۆ جیابوونەوە ئەوەی کە باز دەکرێت یەکێک لە خاڵە گرنگەکان کە بەدی دەکرێت لە جیاکردنەوەی دەنگەکاندا ئەوە بۆ کە ڕێژەی دەنگدان لە پارێزگایەکەوە بۆ پارێزگایەکی تر هەتا لە ناو پارێزگاکان لە شارێکەوە بۆ شارێکی تر جیاوازی تێدا بوو ئەمانە چی لێ دەخوێندرێتەوە؟ بە شێوەیەکی زاهیری وا دیارەکە جیاوازی هەیە بەڵام لە ئەسڵا پێ ناچێت جیاوازی هەبێت چۆن من تەسەوڕەکەم بۆ نمونەت لەوانەیە بڵێن لەم پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی ڕاپەڕین و ئەوانە نیسبەتەکە کەمترە لە چاوەوەی کە لە شوێنەکانی کا من وا دەزانم هاوڵاتیان لە دوهۆک بنیان لە هەولێریان لە سلێمانی هەمویان دەرکی ئەو واقعە دەکەن کە لە چی بارودۆخێکی سەختا دەژین
ژیانی هاوڵاتیەک لە هەولێرا جیاوازی نییە لە ژیانی هاوڵاتیەک لە سلێمانی و پێم وایە نیسبەتی بەشداربوونی هاوڵاتیان لە دووەکو هەولێر و سلێمانی جیاوازیەکی ئەوتۆی نەبووە. پێم ناخۆشتان قسە دەکەم دەبوو هاوڵاتیان لە پرسێکی وا زۆر باش ئامادەیان هەبووایە و گلەیەکانی خۆیان خستایەتە لاوە، بەڵام گومان لە بەرپرسان کە ئەم دەنگەی ئەم بۆ بەرژەوەندی حیزبی و شخصی بەکاربێنرێ ئێشا هۆکار بۆ کەنەیەن. ئەوەی کە هەندێک جیاوازیەکەی دروست کردووە لەوانەیە لەم سنوورە کۆمیسیۆنی باڵا دەتوانم بڵێم پاکتر منەزەحتر سەرپەرشتی پرۆسەکەی کردوێ. ئەندامان لە هەندێک بنکە ئەندامانی کۆمیسیۆن نەکرابنە دەرەوە و دەستگا بەرپرسەکانی ئاسایش و ئەوانە دەنگیان دابێ لەوانەیە لە شوێنێکی کە ئەوە کرابێ. ئەگەرنا من پێم وایە هاوڵاتیان چونکە ئەو قوربانی خەڵکی سلێمانی و دەوروبەری و هەڵەبجە و شارە زوور گەرمیان داوێتیان پێم وایە حقیقت دەیسەلمێنێ زیاتر لە قوربانی. ئەوان قوربانیان لە پێناوی پرسی سربەخۆیی و نیشتمانیا بووە. ئامادەییشیان نەبووە، بەڵام ئامادەیی ساختەیان نەبووە. بۆیە پێم وایە نییە لە ئەسڵا جیاوازیەکە هەبێت. لەگەڵ ئەوەشە کۆمەڵە جیاوازی هەیە کە جیاوازیەکە خەتای بەرپرسانە نەک خەتای هاوڵاتیان. زۆر باشە. سەبارەت بە کۆمەڵی ئیسلامی کە تا دواساتەکانی بانگەشەی ڕیفراندۆمیش بەشداری نەکرد، ئەمە پێشتر لە میدیاکاندا زۆر قسەی لەسەر کراوە کە زۆر جار باز لەوە دەکرا کە هەرچەندە پرسیارێکی زۆر دووبارەشە، بەڵام کە دەنگی کۆمەڵی ئیسلامیش 2000 هیچ جیاوازەیەکی نییە لەگەڵ دەنگی ئەو هێزانەی تر کە بەبێ بەرچاوڕوونی بەشداری پرۆسەی ڕیفراندۆمیان کردووە. من دەمێ بپرسم دەنگی کۆمەڵی ئیسلامی هیچ جیاوازی هەیە؟ دەنگی کۆمەڵی ئیسلامی جیاوازە لە هەر دەنگێکی کە ئەو تێبینیانەی کە ئێمە هەمان بوون و لە دەرئەنجامی دەنگە بەدەست هاتووەکان بۆ بەڵێ تێبینەکانی کۆمەڵی ئیسلامی دەسەلمێنێ. ئێمە وتومانە پرۆسەیەکی ئاوا گرنگ دەبێ ئەو حیزبولایەنە سیاسیانەی کە لە ناو جەماوەرە کاریگەریان هەیە بڕیاری لەسەر بدەن. دەنگەکانی کۆمەڵ و گۆڕان لە ناو جەماوەری هەرێمی کوردستانە دەنگێک نییە تۆ حسابی بۆ نەکەی و بە کاریگەری نەزانی و نەیخوێنیتەوە بڵێ کاکە گۆڕان و کۆمەڵ دێنیان نایەن ئێمە پرۆسێکی گرنگی وا دەست پێ دەکەین. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم کۆمەڵی ئیسلامی تا بەرچاوی ڕوون نەبێ ئەم پرۆسە بۆچیە ناڕاتە ناو شتێکەوە کە کۆتاییەکەی لێوە دیار نەبێت. خاڵی سێیەم ئێمە گومانمان هەبوو بەوەی کە پرۆسەیەکی گرنگی ئاوا دەوڵەتی کوردی بە شوێنەوە نەیەت. دیسرانەوەکو جەنابەت باست کرد کەواتە ئەو گومانەی کۆمەڵی ئیسلامی ڕازدەرچوو هێشتا ماوێتی لە ڕۆژانی ئایندا کە تۆپەکە لە بەردەمی لە گۆڕەپانی بەرپرسانایە دەیسەلمێنێ ئاخۆ گومانەکانی کۆمەڵی ئیسلامی لە جێگەی خۆیایەتی بەوەی کە ئەگەر بە ڕێکوپێکی هەنگاوەکانی دروستکردنی دەوڵەت نەگرینە بەرۆکو چۆن بەداخەوە بە ناڕێکوپێکی هەنگاوەکانی ڕیفراندۆمان گرتە بەر ئەگەر هەنگاوەکانی گەیشتن بە دەوڵەت بە ڕێکوپێکی و بە پێی پرۆسەیەکی زۆر باش خوڵ و پلان بۆ داڕێژراو نەیگرنە بەر من پێم وانییە ئەنجامێکی باشی. زۆر باشە کاک حاجی کۆتا پرسیارم لەسەر ئەو گومانانەی کە کۆمەڵی ئیسلامی پێشتر هەیە سەبارەت بە ئامانج لە ئەنجامدانی ڕیفراندۆم. دوێنێ لە گەرمەی دەنگدان بۆ ڕیفراندۆمی هەرێمی کوردستاندا سەرۆکی حکوومەتی هەرێم باس لەوە دەکات کە ئەم پرۆسەیە بۆ دەوڵەت نییە واتە وەکو کارتێکی فشار بەکاردەهێنرێت بەرامبەر بەغدا و کورد بەم زوانە ئەم پرۆسەیە ئەنجام نادات. ئەمە ناتوانین بڵێن گومانەکانی کۆمەڵی ئیسلامی لێرەدا ڕاست دەرچوون سەبارەت بە پرۆسەکە؟ من دەمەوێت ئەم وەڵامی ئەم پرسیارەی جەنابەت لەگەڵ چەند بابەتی کە کۆ بکەمەوە. ئەگەر بە کورتی بێت باش زۆر بە کورتی ناتەمەنا دەکەم مەجارم پێ بدەن چونکە لە سەرەتاوە باسم کرد لەوانەیە جیاوازی دەنگەکان لە نێوانی شوێنێکەوە بۆ شوێنی کە ئەوتۆ نەبێت، بەڵام لەگەڵ ئەوەشا جیاوازی هەیە. جیاوازی دەنگەکانی پارێزگای سلێمانی و پارێزگای هەڵەبجە و ئیدارەکانی ڕاپەڕین و گەرمیان جیاوازیەکی تا ئەندازەیەک هەیە لەگەڵ شوێنەکانی کا. ئەم جیاوازیە بۆچی دەگەڕێتەوە؟ بۆ ئەوە دەگەڕێتەوە کە هاوڵاتیانی ئەم سنوور و پارێزگانە قەنەعاتیان بە دەوڵەتی کوردی نییە، قەنەعاتیان بە پرۆسەیەکی نیشتمانی ئەوتۆ نییە، با قەنەعاتیان هەیە، بەڵام بەرپرسانی هەرێمی کوردستان بەرپرسن و مەسئولن لە بەرامبەری نیگەرانی هاوڵاتیان لە بەرامبەری ئەم پرۆسە. هاوڵاتیانی ئەم دەڤەرە دەڵێن باشە
بەرپرسانی حکوومەتی هەرێم لە ماوەی چەند ساڵی ڕابردووە چ خزمەتێکیان بە خەڵکی ئەم دەڤەرە کردووە گەورەترین پشتیان هەبوو لە قوربانیدان بەڵام چه حسابێکیان بۆ کراوە من وەکو خۆم وەکو هاوڵاتێکی دانیشتی هەڵەبجە گەرباز لە هەڵەبجە بکەم کە وا دەزانم بە چەند شەوی ڕابردوو هەنێک گلەی و گازندەی لێکرا بوو بەڵام باشە بۆ گلەی لە خۆیان ناکەن هەڵەبجە بووە سمبولی کوردایەتی بووە ناسنامەی کوردان لە قوربانیدانە ئەمە تەنها وەکو ناو بەکارێنرا بەڵام شتێکی بۆ کراوەکو دانان و دامەزراندنی پارێزگا بووی تەنها ناوێکی بێناوەرۆکە هەڵەبجە ئێستا گوندێکی گەورەیە ڕۆژانە دەستگا بەرپرسەکان دەزانن دەڵێن لە هەفتەی 50 ماڵ لە هەڵەبجەوە بار دەکا بەرەو سلێمانی هۆکارەکەی چییە هۆکارەکەی ئەوەی کە ناوێ ناوە پارێزگا تا ئەو کاتێک کە سەر بە پارێزگای سلێمانی بوو ئیشوکارەکانی باشتر دەڕۆی کە تا ئێستا سەربەخۆی و ناوی پارێزگایە چه خزمەت گوزارێکی بۆ کراوە هاوڵاتیانی ئەو دەڤەرانە هەمویان خەریکە ڕێزم هەیە بوویان وەکو سوالکەریان لێت هەمویان بەدەست نەبوونی و نەداریەوە ژیان بەسەر دەبن 4 ساڵە بڕیاری پارێزگابوونی بۆ دراوە تا ئێستا وەکو قەزا تەعامل دەکات 4 ساڵە لایەنە سیاسیەکان دەیبن و دەیهێنن لەسەر ڕێخستنی ئەنجومەنی پارێزگاکە تا ئێستا ئەنجومەنە ئەکتیڤ نەبوو بەرەوە خۆیان بەرپرسن کۆمەڵی دەموچاوی بێزراویان کردو بە بەرپرس لە سنوورەکە ڕێزم هەیە بۆ ژمارەیەکیان ئەوانە هۆکارن کە وەڵامی هاوڵاتیانی ئەو دەڤەرانە نەرێنی بێ بۆ ئیسیج ئەم قەزێش تەنها لە هەڵبژاردنەکانی سەربەخۆیی ڕفراندۆمە ڕەنگ ناداتەوە من پێم وایە هاوڵاتیان نیگەرانێکیان هەیە پێم خۆش نییە ئەم قسە دەکەم تەواوی حیزب و لایەنە سیاسەکان لەوانەیە هاوڵاتیان لیان نیگەران بن کە نەیان توانیوە بە شێوەیەکی گونجاو و پێویست هاوڵاتیانی خۆیان هەرچەندە وتم دوا پرسیار بەڵام ئەمە ئەوەی لێ ناخوێنرێتەوە لە پرسێکی وان نیشتیمانی گەورەدا کە لە ڕێژەی لە سەدا 72 بەشداری بکەن بۆ هەڵبژاردنەکانی ئایندە هەڵبژاردننی پەرلەمان و هەڵبژاردننی سەرۆکاتی کە کێبەڵکەی هێزە سیاسەکانی تێدا دەکرێت ئەمەوە دەرناخات کە ڕێژەی بەشدار بووان بۆ ئەم پرۆسانەی دات و هەر زۆر لەمە کەمتر دەبێت بێگومان نیگەرانی هاوڵاتیان زۆر کەم دەبێت ئەگەر چاکسازی لە خۆیانە نەکەن چاکسازی لە بەرنامەکانیانە نەکەن وەڵامی پرسیارەکەی کەشت بەداخەوە لە کاتێکە کە هاوڵاتیان خۆیان هەر کێشەی گیرروگرفتیان هەبوو لە دەنگدانەکە قەلەقێکی زۆریان هەبوو چونکە زۆربەی هاوڵاتیان تاکوونەی شەوی دەنگدانەکەی هێشتا تەفاولیان نەبوو بەوەی کە پرۆسەکە دەکریان ناکرێ هەر ئەو شەوە لەلایەنی وەرگانە جیاوازەکانی یەکێتی نیشتمانیەوە 11 بەیان نامە دەرچووە کە هەرێکێ بە جۆرە لە جۆرەکان ڕای دەگەێنێ کە پرۆسی ڕفراندۆم ئەنجام نادرێ لە گەرمەی پرۆسەکە دەوڵەتمەدار نێچیروان بارزانی سەعات 12 نیوەڕۆ دێت کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی دەگرێت کە پێم وایە تەوقیتێکی زۆر هەڵەبوو لە کاتی ئەو تەوقیتا کە ڕۆژی پێشتر مامی قسە لەسەرەوە دەکا کە ئەم پرسە بۆ سربەخۆیی و بۆ دەوڵەتی کوردیە بەڵام لە کاتی ئەنجامدانی پرۆسەکە سەرۆکی حکومەت دێ دەڵێ ئەمە بۆ سربەخۆیی نییە و ئەمە بۆ توێژە بێگومان ئەمە متمانە لە لای هاوڵاتیان نایەڵێ و دەرەنجامەکەشی دەبینین کە هاوڵاتیان پاشگەز بوونەوە لەو گەرموگوڕی کە لەسەر لە بەیانیا هەبوو بۆیە لە خەمساردی هاوڵاتیانە دەبێ خۆیان ئەو بەرپرسی ئەو پرسیارە وەڵام دەنەوە بەڵی زۆر بەڕێز بۆ فاڕۆق عالی ئەندامی ئەنجومەنی سەرکرداتی کۆمەڵی ئیسلامی کە لە سەردەکانمان لە شاری سلێمانی بەشداریتان کرد سپاس بۆ بەڕێزتان